وڵای شایەکی زۆر خۆشە وەکو ساڵانی پێشوو هەر بەو جۆرە بەردەوام بوو ڕێکیان خستۆ بەڕاستی دەستخۆشیان لێ یەکەم شتێکی زۆر چێژبەخش و خۆشە. تا چەند حەزە بەشداریکردنی ئەم شای و فێستیڤاڵان دەکەیت؟ وڵی بۆ بەشداریکردن هەموو کەسێ توانێت بەشداری بکایت بەپێی حەزی مرۆڤەکە کەوتووە بەڵام بەڕای من خۆشترە یعنی بەشداری ئەم جۆرە شای و هینانە بکەیت ئەو بۆ نانە بکەیت کە هەموو ساڵێکە کرێت. بۆ هەر شای و فێستیڤاڵێک بەجلی کوردیەوە دەیت؟ بەتاکید ئێمە کوردی ڕەسەنین پێویستە بەجلی کوردیەوە بین بە تایبەتی جلەکانمان زۆر لە کوردی ڕەسەنەوە نزیک بێنە مۆدێلە تازەکان بەڕاستی خۆی ئەمانە کوردایەتی ڕاستەقینە پیشانەیە. حەزە بە چ خواردنێکە؟ وڵی ڕاستیە تاقی گەڵامێ و هاتم بۆی تێستی کەم لێرە ئیتر وا خواردنەکانی تریشی شەڵا تاقیەکەینەوە بزانین چۆنن چۆن دروستکراون بەس بە تاکید وەکو ساڵانی پێشوو هەر بەخۆشی دروستکراون یعنی هەر تامیان خۆشە. داڵپەڕکێ دەزانیت؟ بەڵێ. بەشدارە بیت؟ لەوە چێت تاکید نیم زۆر. سەرچۆ پێزانیت؟ بەڵێ. حەزە لە چ جۆرێکی هەڵپەڕکەیە؟ گاوانی سەرچۆپی زیاتر ئیتر هەموو جۆرەکانی بەڵام زۆر بەکەمی لێزانم.